ئێرە سەنگەرە چۆڵکراوەکانی هێزی پێشمەرگەیە. ڕۆژگارێکم سەنگەرانە خاڵی پاراستنی کەرکووک بوون لا تیرۆر. ئێستا دوای چۆڵکردنی ئەم سەنگەرانە فەراغێکی ئەمنی فراوان لە ناوچەکانی باشووری کەرکووکدا دروست بووە بە جۆرێک کاریگەری لەسەر ئەمنێتی پارێزگاکە هەیە. بەڕوونی دیارە حکوومەتی عێراقی ناتوانێت ئەمنێتی شارەکە پارێزیە و لە ڕووی ئەمنیەوە شارەزایی نییە و توانای ئەوەی نییەکەوە بە تەواوی سنوورەکە پارێزیە. بۆیە ئێمە لە هەوڵ ئەوەی داینکەوە لە هیوای ئەوە داینکەوە بگەنە سیغەیە لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بگەنە سیغێ بۆەوەی هێزی ئاسایش و پێشمەرگە باوبەشی لەگەڵ حکوومەتی عێراقی بێنەوە بۆەوەی بارودۆخی ئەمنیەتی شاری کەرکووک دەور و پشتی بپارێزن لەگەڵ ئەو هێزانەیە کە هەیە لە سنوورەکەیە. تاکە ڕێگا بۆ ڕێگریکردن لە پەلەمارە تیرۆریستەکان و پڕکردنەوەی فراغە ئەمنیەکان بەلای چاودێرانەوە تەنها بەشداری پێکردنی هێزی ئاسایش و پێشمەرگەیە لە مەلەفی ئەمنی کەرکووکدا. ئەو هێزی عێراقیانە هەیە هێزێکی جۆرا و جۆرن تەنسیق نییە لە بینیانە لە هەمان کاتەکە بێت و محافزی دانرا بۆ شارەکە بە تایبەتی کورد بێ و لە یەکێتی نیشتمانی کوردستان بێ مەلەفی ئەمنیش ئەگەڕێتەوە بۆ ئیداری شارەکە لە نەبوونی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش لە شاری کەرکووک بارودۆخەکە زیاتر ئاڵۆستر بووە لە کاتێکدا کە هێزی پێشمەرگە لەم شارەیە بووە توانیوانە تەوقێکی ئەمنی دروستکەن بە دەوروبەری شارەکەیە و لە هەمان کاتە هێزەکانی ئاسایش بە هەمانگی لەگەڵ پۆلیسی مەحەلی ناوشاری کەرکووک توانیان بە شێوەیەکی زۆر باش ئەمنێتی شارەکە بپارێزن. بۆیە بەنگریگی دەزانم کە پاکێجی کورد لە مفاوەزاتەوە لە ئێستادا پێویستە کە بەشێک لە هێزەکانی پێشمەرگە بگەڕێنەوە بۆ شاری کەرکووک. ئەو هەنگاوانەی کەوا پێویستە حکوومەتی عێراقی کە لە کەرکووکا بینێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ئەم باشترکردنی ئەمنی کەرکووک بەڕای من ئەبێت غورفەیەکی عملیاتی مشتەرەک دابدرێ لە کە پێک بێت لە هەموو هێزەکانی ناو کەرکووک و بە بەشداریکردنی کوردەوە کە بەشدارێکی سەرەکی تێدا بکات دەبەرەوەی پێشتر کورد ئەزمموی هەبووە لە پاراستنی کەرکووک و هەموو نەتەوەکانی کەرکووک بەبێ جیاوازی. بۆیە پێویستە کوردێکێک بێت لە ئەنسڵە سەرەکیەکانی ناو ئەو قوتە مشتەرەکەی کەوا دامەزرێت. چەند مانگی ڕابردوو بە بەراورد بە ساڵانی پێشوو کردەوە تیرۆریستەکان لە کەرکووکدا بە ڕێژەیەکی بەرچاو زیادیان کردووە. ئەمەش بۆ غیابی پێشمەرگە و ئاسایش دەگەڕێنرێتەوە. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.